ألم نجعل الأرض مهادا. یادی 37مین ساڵیادی ئەنفالی گوندەکانی شێخ بزێنی بەڕێوەچوو بە ئامادەبوونی هاوڵاتیان و بەرپرسانی حکومی و حیزبی. مەراسیمی 37مین ساڵیادی ڕاگواستنی هاوڵاتیانی گوندەکانی ناوچەی شێخ بزێنی کە بە نزیکەی 30 گوندن بەڕێوەچوو. بۆ 6/5 یادی ئەنفالکراوانی ناوچەی شێخ بزێنیمان کردەوە. دیارە شێخ بزێنی ناوچەیەکی فراوانە، بە شێخ بزێنی سەر و خوار و نزیکەی 30 گوند پێک دێت. 1280 ئەنفال و دڵنیام لەو ڕێژەیە زۆر زیاترشە، چونکە ئەوە نەبەدی کۆمنت کراوە. یەکێک لە ئامانجەکانمان ئێمە بگەین بەو ژمارەی کە حەقیقیەکە، بگەین بۆ ژمارەیە کە چەندێک کەس ئەنفالە بەڕاستی بە شێوەیەکی دروست دیکۆمنت نەکراوە و لە بیرمان نەچێ بەنەوەکانی داهاتووشمان بڵێن کە ئێمە بۆ مەرگە ساتانەیە تێپەڕێوین و کورد لەو کاتانەیە بێکەسە. پێویستە یەکگرتوو بین، پێویستە خۆخۆر نەبین، پێویستە لە ئاست دژمن هەموو یەک دەست و یەک دەنگ بین. کە سوکاری قوربانیانی ڕاگواستنی تاوانی بەناو ئەنفال سەرەڕای نوێبوونەوەی زام و ئازارەکانیان و ڕشنی فرمێسک بۆ لەدەستدانی ئازیزانیان لە حکوومەتی کوردی نیگەرانن لەوەی کە وەکو پێویست خزمەتی بە کەسوکاری ئەنفال نەکردووە. وەڵای وەکو ئەنفال ئێمە 23 کەسمان ئەنفالە لە بنەماڵەی خۆمانە بە خوشک و خوشکەزا و برازا و براژنەوە. وڵای داواکاریمان ئەوەیە هەچی کە ئەنفالەکانمان هەیە دایکم لە نگرەسەلمان تەمەنێکی زۆرەوە گەڕایەوە، دوای چەند ساڵێک وفاتی کرد، بەڵام باقیەکەمان دیارە لە دەشتی سەما و عەرارە خواروی عێراق زیندە چاڵ کران. کەسوکارمان هەمووی ئەنفالە وە نەبێ بڵێ دانێوەکو جوانە. کەسوکاری پیاوەکەم 8 نەفەریان ئەنفالە، یەک لە براکان و 3 لە خوشکەکانی ئەنفالە. بەڕاستی کارە ساتێکی زۆر گەورە بوو بەسەر لابیەکەمان هات. وەڵای وەکو کەسوکاری ئەنفال چی بۆ خەڵک کرابێ هەر ئەوەش بەڕاستی ئێمە داواکاریمان هەیە، بەڵام هەتا ئێستا هیچ ئێستا بەس بەرن سەیری قوتابخانەکەی ئێرە بکەن بزانن وەزعی چۆنە. وەڵای ئەو ڕۆژە چوومە وا ئاگای لێ وەکو سزنخانە وایە لەبەری قوتابخانە. هەندێک کابینێکی کە باران ئەبارێت لەگەڵ لە باران بە کەڵک نایە، ژوورەکانی هەمووی بێ خزمەتە دێ بۆ یاخە ناسوورینە گڵۆپەکانی وەک پێویست نییە، هیچ پێداویستێکی وایتیان نییە. تاقانەیەکی ئەنفال داوا لە حکوومەتی هەرێم و ناوەند دەکات کار بکەن بۆ گێڕانەوەی ڕووفاتی ئازیزانیان کە خەونی هەموو کەسوکارێکی ئەنفالە. من وەکو تاقانێکی ئەنفال دایک و باوکم و دوو خوشک و دوو برام ئەنفالە، خەڵکی گوندی سەرسنارم، یەکێکم لە تاقانەکانی ئەنفال. داواکاری سەرشیمان ئەوەیە کە حکوومەتی هەرێم لایەنە بەرپرسەکان داوا کۆنتاکێ بکەن، پەیوەندیان هەبێت لەگەڵ حکوومەتی عێراقیە کە یەکەم داواکاری ئێمە ڕووفاتی ئازیزانمان بێنەوە. دووەمش وەکو ئەو سنووری شێخ بزێنی 1280 بۆ 300 کەسمان لەم 12 هەیە، دەمانەیە مۆنۆمنتێکی شایستە بۆ ئەم سنوورە بکرێتەوە. لە شاڵاوی ئەنفالی ڕژێمی پێشووی عێراق 1280 هاوڵاتی لە گەنج و پیر و ژن و منداڵی گوندەکانی ناوچەی شێخ بزێنی بەر ئەو شاڵاوە کەوتن و بەرەو بیابانەکانی عەرعەر و نوگرە سەلمان بران و جارێکی تر نەگەڕانەوە زێدی خۆیان و کەسوکاریشیان لە چاوەڕوانی هاتنەوەی ڕووفاتەکانیاندان تا سەبوریەک بۆ دڵی پڕ ئازاریان بێت و کەمێک لە خەمەکانیان بڕەوێتەوە. ڕەبی محەممەد، کەناڵی پەیام، ناوچەی شێخ بزێنی.